سفر دوانزە یەک چەڵەقانی وەرێن باوێت ئەوەی زۆرترین وەڵامی ڕاست لە کەڕەتەکانە دەست خۆش بە کاکەڕان سڵاو من ناو ڕەندە و ئەمڕۆ بەشداریم کردووە لە پێشبڕکێی بیرکاری هزرین و پلەی یەکەم بەدەستهێنا لە پەیمانگای سلێمانی. سڵاو لێبەڕەنگیان سپاس. هەستت چۆنە لەم پێشبڕکێدا یەکەم بووی؟ ئەسم زۆر خۆشەکە یەکەم بووم لە پێشبڕکێیە. ڕۆژانە چەند کاتژمێر ڕاهێنانتە کرد؟ نزیکەی سەعاتێک. چەندەم جارتە بەشداریم پێشبڕکێیان ناکەی؟ چوارەم جار. جارەکانی تر هیچ پلەیەک یەکەم و دۆم و سێمت بەدەستهێناوە؟ جارێک یەکەم و جارێک دووەم و جارێک هەر میدالی هەیە. سەرکەوتوو بوو.